قوتابیانم کاتتان باش. لەوانەیە شتێراتی نۆلاتان وانەی چوارەم لە بەشی چوارەم سیفەتەکانی لۆگاریتم. بزانین سیفەتەکانی لۆگاریتم چەند خاستێکی هەیە، لەسەر هەر خاستێک چەند نمونەیەک ئینشاڵڵا شیکار دەکەین. سیفەتی یەکەم باسی چی دەکا؟ باسی لێکدان لە لۆگاریتم. با بزانین لێکدان چییە؟ دەڵێن چی؟ دەڵێن ئەگەر ئێم و ئێن چی دوو ژمارەی موجەب بن، دوو ژمارەی موجەب بن، باشە، بی دەڵێن هەر ژمارەیەکی ڕاستی بێت. باشە، با بزانین ئەگەر ئێم و ئێن دوو ژمارەی موجەب بن، بی هەر بنچینەیەکی اینجا ژمارەیەکی ڕاستی بێت. باشە، و کاتێک بیەکەمان چی بێ گەورەتر لە سفر و بیش یەکسان نەبێت بە یەک، واتە چی؟ واتە بنچینەی ئەو لۆگاریتمی کە هەمانە نابێ یەکسان بێ بە سفر و نابێ ژمارە سالیبەکان و سفرش بێت، یعنی لە یەک لە سفر گەورەتر. باشە، واتە چی؟ واتە ئەگەر هاتوو لۆگاریتمێکمان هەبوو بۆ شێوازە لۆگی ئێم و ئێن باشە بنچینە بی یەکسانە بە چی؟ یەکسانە بە لۆگاریتمی ژمارەی یەکەم ئێم وەک خۆ دەنووسمەوە بنچینە بی کۆ لۆگاریتمی ئێن ژمارەی دووەم بنچینە بی. واتە چی؟ واتە ئەگەر هاتوو لۆگاریتمێکم هەبوو دوو ژمارە لێرە نێوانیانەوە چییە؟ کە نەنووسراوە جارانە. باشە، دەبێتە چی؟ دەبێتە لۆگاریتمی یەکەم کۆ لۆگاریتمی دووەم، یعنی لۆگاریتم جارێک لە بۆ ئێمەکە جارێشکە لە بۆ ئێنەکە، دەبێتە لۆگاریتمی ئێم بنچینە نەفسی بنچینە هەربیەکەیە. باشە، لە هەردووچیانە هەربی دەنووسی، لێرە چ بوو؟ نەفسی ژمارە دەنووسیەوە. لۆگاریتمە جارێک لە بۆ ئێم کۆ مادەم نیشانەی نێوانی ئەم باسی دەکەین، باسی لێکدان. ئەگەر نێوانیان لێکدان بوو دەبێتە کۆ ئەنجا لۆگاریتم لە بۆ ژمارەی دووەم کە ئێنە، واتە ئەگەر نێوانیان جاران بوو دەبێتە کۆ. باشە، بابێن لەسەر ئەو سیفەتە نمونەیەک شیکارکەین. ئێستا ئەو نمونەیەمان هەیە، دەڵێ چە؟ دەڵێ ئەم بڕا وەک یەک لۆگاریتم بنووسە. وەک یەک چە؟ وەک یەک لۆگاریتم بنووسە. دوو لۆگاریتمە نێوانیان چیە؟ کۆیە. بنچینەش نەفسی بنچینێ، هەردووکیان چەندە؟ هەردووکیان چوارە. کەواتە دەڵێم چی؟ دەڵێم لۆگاریتمی یەک بنچینە دەنووسمەوە. یەک بنچینە دەنووسمەوە، بنچینەکەمان چەندە؟ چوار. کەوانەی دەکەمەوە ژمارەی یەکەم جاران ژمارەی دووەم، واتە دوو جاران 32. لەبەرچی چکە نێوانیان کۆیە، گوتما ئەگەر کۆ بێ دەبێتە جاران، ئەگەر جارانش بوو دەبێتە کۆ. ئێستا لێرە نێوان ئەو دوو لۆگەی هەمانە کۆیە، کەواتە دەبێتە جاران. ژمارەی دووەم جاران ژمارەی یەکەم جاران ژمارەی دووەم، یعنی دوو جارانی 32. ئەوەش دەکاتی دەکا لۆگی 64 بنچینە 4. باش، ئێستاەوە چۆن حسابکەین، چۆن ئەنجامی و لۆگە بدۆزینەوە؟ دەڵێن یەکسانی دەکەی بە نەزانراوێک ئێکس. ئێستا وەرەوە بە شێوەی توانی بنووسە. باشە، بە شێوەی توانی بنووسمەعین دەبێتە چی؟ دەبێتە بنچینەمان چەندە؟ 4. ئەوە لۆگاریتمە لە بۆ نەخشەی توانی چۆن دەگۆڕێت؟ بنچینەکە هەر چوارە، ئەو ئێکسە توانە دەبتە ئێکس، 4 توان ئێکس یەکسانە بە ئەنجامی بەردەم لۆگاریتمەکە کە چەندە؟ 64. باشە، ئێستا دەڵێم لە جیاتی ئەو ئێکسە چەند دانێم دەکات؟ 64. وەرە تاقیکەوە دەڵێم ئەگەر دوو دانێم 4 توان 2 4 جاران 4 16 دەکات. باشە، ئەگەر سێ دانێم 4 جاران 4 16 16 جاران 4 دەکات 64. کەواتە ئەو ئێکسە دەکات چەند؟ ئەو ئێکسە دەکات 3، یعنی 4 توان 3 یەکسانە بە 64. ئەنجا دێم دەڵێم چێ؟ لۆگاریتمی ئەوە لۆگاریتمی 64 بنچینە 4 یەکسانە لە جیاتی ئەو ئێکسە چەند دادەنێم؟ 3. ئەوە 3. خاڵی چاودێری چیمان هەیە؟
طبعا دوو پرسیارمان هەیە هەردووشیان دەڵێ چی دەڵێ وەکو یەک لۆگاریتم بینوسە باشە چیمانێ لۆگاریتمی 625 بنچینە 5 کۆچە لۆگاریتمی 25 بنچینە 5 لەبەرەوەی نێوانیان کۆیە دەبێتە چی دەبێتە جاران ئاوتمان ئەگەر نێوانی جاران بوو دەبێتە کۆ ئەگەر کۆ بوو دەبێتەوە جاران بۆ شێوازە یعنی چی یعنی دەبێتە لۆگاریتمی بنچینە چەندە پێنجە ئەوە پێنجەکە دەنووسمەوە باشە ژمارەکان ژمارەی یەکەم جاران ژمارەی دووەم باشە ژمارە یەکەم چەندە 625 جاران 25 ئەوە 25 باش ئێستا ئەوە دەکات چەند ئەوە دەکات لۆگاریتمی 625 جاران 25 625 جاران 25 دەکات چەند دەکات 15625 بنچینە 5 خۆی بنووسەوە 15625 باشە ئێستا ئەوەی چۆم دۆزمەوە دەڵێم یەکسانی دەکەم بە نەزاندراوێک باشە یەکسانی دەکەم بە نەزاندراوێک وەر بە شێوی توانی بنووسە پێنجەکە بنچینێ دەبێتە 5 توانی ئەوە ئێکس یەکسانە بەچەند یەکسانە 15625 ئێستا دەڵێم چی دەڵێم لە جیاتی ئەو ئێکسە چەند دانێم دەکات 15625 دەست لە حاسیبەکە تاقیکەوە دەڵێم چە ئەگە بنووسم 5 توانی چەند 5 توان 5 دەکات 3125 من چەندم هەیە من 15000 ئەوەندەم هەیە زیادیکە بیکە 5 توانی 6 دەبێتە 15625 کەواتە لە جیاتی وەکسە چەند دادنێم 6 دادنێم یعنی دەڵێم چی دەڵێم 5 توان 6 یەکسانە بە 15625 باشە کەواتە ئێستا دەڵێم چی دەڵێم ئەو لۆگاریتمە ئەو شەشە چ بوو ئەوە نەتیجەی ئێکسەکە بوو لە جیاتی وەکسە دەنووسم چەند 6 یعنی ئەو لۆگاریتمە یەکسانە بە چەند یەکسانە بە 6 دەڵێم لۆگی 15625 بنچینە 5 یەکسانە بە چەند یەکسانە بەو ئێکسەکەمان دۆزرێت چەندە 6 ئەوە وەڵامی پرسیاری ئەلف با دەڵێت چە ئەویشیان دیسانەوە دوو لۆگاریتمان هەیە نێوانیان چییە کۆ کەواتە دەبێتە چ دەبێتە جاران یعنی دەنووسین چ دەنووسین لۆگی بنچینەمان چەندە 1/3 ئەو 1/3 خۆی دەنووسم مادام کۆیە دەبێتە ژمارەی یەکەم جاران ژمارەی دووەمیکە یعنی کەوانەی دەکەمەوە 27 جاران ژمارەی دووەم چەندە 1/9 باش ئێستا گەسەیەکەم کورتکردنەوە میێوانە بەسەر نۆدایەک دەکا بەسەر نۆ چەند دەکاوە 3 یعنی چ ماوە یعنی دەڵێم لۆگاریتمی 1/3 بنچینەکەیەوە خۆی بنووسەوە لێرە چ ماوە بەس 3 وانە چکەنەوە لەگە 27ەکە بەسەر یەکدیدا کورت بوونەوە چەند ماوە 3 باشە ئێستا ئەو لۆگاریتمە دەکات چەند دێن دەڵێن کاکە یەکسانی دەکەم بە نەزاندراوەک ئێکس باشە وەرە بە شێوەی توانی بینوسە دەبێتە چی دەبێتە 1/3 توانی ئێکسەکە یەکسانە بە چەند یەکسانە بە 3 باشە ئێستا ئەوە چی لێکەم دەڵێم کاکە ئەگەر ئێستام بنچینەم لەولایە چەندە 1/3 ئەدی ئەو بەرژەکە بکەمە 1/3 بنچینە وەکو ئەوی لێکەم دەڵێم چە دەڵێم ئەو سەیە کە ژێرەی نەنووساوە چەندە یەکە وەری دەجێڕم وەکو ئەوی لێدە یعنی دەبێتە چی دەبێتە 1/3 توان ئێکس وەک خۆی بنووسە یەکسانە ئەو بەری وەری جێڕەوە دەبێتە 1/3 توان سالب یەک باشە ئێستا مادام ئەو سالب یەکە سەیەکەمان توان سالب یەکە تەبەن کاتێک سەرە یەک بوو توانی ژێرە لە بۆ کاملی کەرتەکەیە یعنی چی لێدێ یعنی دەبێتە 1/3 توان ئێکسەکە ئەو لایەوە خۆی بنووسە یەکسانە بە ئەوە دەبێتە 1/3 هەمووی توانی چەند سالب یەک باشە لەبەرچی وتمان کاتێک سەرەی کەرت یەک بوو ژێرەی کەرتەکە ژمارەیەکمان هەبوو توان بوو ئەو توانە لە بۆ چیە لە بۆ کاملی کەرتەکەیە لە بۆ یەکەکەشە باشە ئێستا دەڵێم ئێستا بنچینەمان چەندە 1/3 ئەو لایە بنچینە 1/3 کەواتە دەڵێم ئێکس یەکسانە بە چەند ئێکس یەکسانە بە سالب یەک
يعني دەڵێم x یەکسانە بە سالب یەک باش ئەوەش واتە چ واتە دێم لە جیاتی و یەکسە چەند دادنەوە سالب یەک یعنی دەڵێم لۆگاریتمی سێ بنچینە یەک لەسەر سێ یەکسانە بە سالب یەک ئەوەش وەڵامی با باش ئێستا دەچینە ئەوە سیفەتی یەکەم سیفەتی دووەممان هەیە چیە دەڵێ ئەو جارە دابەشکردن باشە بابزانین سیفەتی دابەشکردن چییە سیفەتی دابەشکردن دووبارە دەڵێن چ دەڵێن ئەگەر ئێم و ئێن دوو ژمارەی چ بن ئێم و ئێن دوو ژمارەی موجەب بن ئێ بی هەر بنچینەیەکی ژمارە ڕاستی بێت کاتێک بە سی بێت بیەکەمان گەورەتر بێت لە سفر و بیش یەکسان نەبێت بە یەک باش ئێستا بابێن دەڵێن چ دەڵێن لۆگاریتمی بنچینە بی چی بێت ئەو جارە ئێم دابەشی ئێن ئەوە یەکسانە بەچە دەبێتە لۆگاریتمی سەرەکەم ژێرە لۆگی بنچینە هەر بیە ئێم کەم لۆگاریتمی ئەوە سەرە ئێمە کەم ژێرە کە ئێنە بنچینە بی باشە ئەوە چی بوو ئەوە سیفەتی دابەشکردنە لە لۆگاریتم وتمان چی کاتێک ئێم و ئێن دوو ژمارەی موجەب بن باشە بی هەر بنچینەیەکی ژمارە ڕاستی بێت بەس کاتێ ئەو دوو مەرجەی هەبێت بی گەورەتر بێت لە سفر و یەکسانیش نەبێت بە یەک ئەو خاسێتە چیە و خاسێتە باسیەوەمان کرد لە بۆ نەخشەی توانی لە بۆ لۆگاریتم هەموو ئەو دوو بابەتە دەبێت بنچینەکانی چی بێ دەبێت ئەو بنچینە ئەو دوو سیفەتە تێیدا تەطبیق بێ ئەنجا دەبێتە چی لۆگاریتم و نەخشەی توانی باش ئێستا چیمان هەیە ئەو سیفەتە چیە گوتمان لۆگاریتمی بنچینە هیچ بیە ئێم دابەشی ئێن ئەگە هات و لۆگاریتمێکمان هەبوو ئەو نەتیجەی ئێرە دوو ژمارە بوو دابەشی یەک بوون دەتوانین چی بکەین دەتوانین نێوانیان بکەینە کەم بڵێن چی لۆگاریتمی سەرە کەم لۆگاریتمی ژێرە واتە لۆگاریتمی ئێم کەم لۆگاریتمی ئێن ئەوە ئێن بنچینە هەروەک خۆی هەردوو لە بی دەنووسینەوە باشە با ئێستا بێن نمونەی دووەم لەسەر شیکارکەین دەڵێن چ نمونەی دووەم دەڵێ ئەو لۆگاریتمی کە هەمانە باشە لۆگاریتمی 32 بنچینە دوو کەم لۆگاریتمی 4 بنچینە دوو وەک یەک لۆگاریتم بنووسە ئەگەر کرا چ بکە سادەی بکە باشە بازارە بزانین لەبەرەوەی نێوانیان کەمە کەواتە دەڵێن چ کەواتە دەڵێن نێوانیان دەبێتە چ دەبێتە دابەش یعنی چۆن دەڵێن لۆگاریتمی بنچینەکە وەکو خۆی دەنووسینەوە هاوە دووە ئەوە دووە وەکو خۆی دوو دەنووسمەوە ژمارەی یەکەم دابە ژمارەی دووەم ژمارە یەکەم چەندە 32 دابەش ژمارەی دووەم چەندە ژمارەی دووەم 4 ئەبەو شێوازە یعنی هاسەریکە ئەگەر نێوانیان ئاهاسەریکە نێوانی ئەو دوو ژمارە ئێم و ئێنەکە دابەش بوو دەبێتە کەم ئەگەر کەم بوو دەبێتە دابەش باشە ئێستا لێرە مادام کەمە دەبێتە چی دەبێتە دابەش ژمارەی یەکەم دابەشی ژمارەی دووەم یعنی لۆگی 32 دابەشی لۆگی چەند چوارەکە بۆ شێوازە لۆگی 32 دابەش 4 باشە ئێستا ئەوە دەکات چەند دەکات لۆگی 32 دابەشی 4 ئەو 8 دەکاوانە بنچینە دوو ئێستا باشە بابێن ئەوە حەڵکەین بزانین نەتیجە و لۆگاریتمە دەکاسی یەکسانی دەکەم بە ئەکس باشە وەرە ئێستا بە شێوی توانی بنووسە دەبێتە چی دەبێتە بنچینەمان چەندە دوو ئەوە دوو توانەکەمان چەندە ئەکس یەکسانە بە 8 نەتیجەی چەندە 8 باش ئێستا دێن دەڵێن لە جیاتی ئەو ئەکسە چەند دانین دەکا 8 دوو توان سێ دەکا 8 وانە دەڵێن دوو توان سێ یەکسانە بە 8 واتە چی واتە ئەکسەکەمان کردە چەند کردە سێ ئێدەم لە جیاتی ئەو ئەکسە چەند دادنێم سێ یعنی دەڵێم لۆگاریتمی 8 بنچینە 4 عفو بنچینە دوو یەکسانە بە چەند یەکسانە بە سێ وازەحە ئەوەش نمونەی
دووەم خاڵی چاودێری دووەم خاڵی چاودێری دووەم دیسانەوە نمونەیەکترمان هەیە دەڵێ چی لۆگاریتمی 49 بنچینە حەفت کەم لۆگاریتمی حەفت بنچینە حەفت ئێوە ڕاستەوخۆ دەڵێم چی دەڵێم مادەم نێوانیان کەمە دەبێتە دابەش یان دەبێتە لۆگاریتمی بنچینە حەفتەکە و خۆی دەنووسم ئەوە دابش مادام کەمە دەبێتە دابش ژمارە یەکەم دابش ژمارەی دووەم ژمارە یەکەم 49 دابش 49 ژمارە یەکەمە دابشی ژمارەی دووەم کە حەفتە ئەوە 49 دابش حەفت ئێستا ئەوە دەکات چەند 49 دابش حەفت دەنووسم لۆگی بنچینە حەفتەکە وەکو خۆی 49 دابش حەفت چەند دەکا حەفت وانییە ئێستا ئەو دەکات چەند باشە ئەوە هەر کاتێک کە بنچینە و ئەنجامی بەردەم لۆگاریتمەکە یەکسان بوو نەفسی ژمارە بوون یەکسان نەتیجە دەکا یەک بەڵام با من بێم وەکو تەرەکانی پێشووتر یەکسانی کەم بە ئێکس و ئەنجام نەتیجەی ئێکسەکە بینەوە ئێستا وەرە بە شێوەی توانی بنووسە بنچینەمان چەندە ئەو حەفتە توان چەند ئێکس یەکسانە بە چەند نەتیجە ئەو حەفتە یەکسانە بۆ حەفتە باش ئێستا بنچینە یەکسانە ئەو هیچ ژمارەیەک لێرە نووسا واتە چەند واتە یەکە ئەوە یەک وانییە تەواو کەواتە یەکس یەکسانە بە چەند یعنی یەکس یەکسانە بە یەک کەواتە دەڵێم لۆگاریتمی حەفت بنچینە حەفت یەکسانە بە یەک ئەوەش خاڵی چاودێری دووەم ئەو جارە سیفەتی لۆگاریتمی هێز با بزانین سیفەتی لۆگاریتمی هێز چییە دەڵێن چی دەڵێن ئەگەر هاتوو لۆگاریتمێکمان هەبوو باشە بنچینەی چی بوو b ژمارەیەک لەبەر دەمی هەبوو ئەی وە توانی ئەو ئەیە p بوو باشە توانی ئەوەیە چی بوو p بوو ئەبۆ شێوازە ڕاستەوخۆ دەڵێن چێ دەڵێن ئەو ژمارەی بەردەمی لۆگاریتمەکە ئەو ژمارەی بەردەم لۆگاریتمەکە توانەکەی کە پیە دێتە پێش لۆگاریتمەکە یعنی چێ دەبێتە لۆگاریتمی عفویان پێکە دێتە پێشە ئێرە جاران لۆگاریتمی بنچینەبی وەکو خۆی ئەیەکەش لێرە وەکو خۆی دەنووسمەوە وازەحە یعنی ئەگەر هات و لۆگاریتمەکمان هەبوو بنچینە ئەوە b ژمارەیەک لەبەر دەمی بوو ئەو ژمارە توانی هەبوو ئەو توانە دێتە بەردەم لۆگاریتمەکە ئەو پێ دێتە پێش لۆگاریتمەکە ئەو پێکاتە پێش لۆگاریتمەکە باشە نێوانیان تەمان چیە دەبێتە جاران لۆگاریتمی بنچینەبی ئەیەکەش وەکو خۆی دەنووسمەوە بابین بە نمونەی سێم دەڵێ چە دەڵێ ئەم بڕانە بە شێوەی ئەنجامی لێکدان بنووسە ئەگەر کرا سادەی بکە باشە بە ئەنجام بەچێ بە شێوەی ئەنجامی لێکدان زۆر چاکە بابێن تەماشاکە دەڵێم چە ئێستا لۆگاریتمی 81 توان بنچینە سێ دەکات چەند دەڵێم چێ دەڵێم کاکە مادەمەوە توانیە توانی دێتە پێش لۆگەکە یعنی لۆگاریتمی 81 توان بنچینە سێ یەکسانە بەچی ئەو دوو دێتە پێش لۆگاریتمەکە یعنی دەبێتە چی دەبێتە دوو جاران ئەنجا لۆگاریتمەکە دەنووسمەوە لۆگی 81 بنچینە سێ تاو تواندوەکەی نانووسێ لەبەرچی چوە پێش لۆگاریتمەکە باشە ئێستا چ دەکەم دێم ئێستا ئەو بڕە یەکسان دەکەم بەچێ بە نەزانراوەک ئێکس وەرە ئەو بە شێوی چە بنووسە بە شێوی توانی باشە دەنووسین چی دەنووسین تەمان دووەکە وەک خۆی دەنووسمەوە جاران بەس ئەوە یەکسان دەکەم بەچێ کەوانەک دەکەم و بەس ئەوە چ دەکەم بە شێوی توانی دەنووسم بچینەمان چەندە سێ توان چەندە ئێکس یەکسانە بە 81 ئەو 81 باشە بابێم ئەوە حەلی ئەوە بزانمەوە چەند دەکەم باشە ئێستا دێم لە جیاتی ئەو ئێکسە دەڵێم چەند دانێم دەکە 81 سێ توان چەند دەکە 81 سێ توان دوو نۆ دەکات سێ توان سێ دەکات چەند دەکات نۆ جارانی سێ 27 ئەو جارە سێ توان چوار دەکات سێ جاران 27 ئەو دەکات چەند دەکات 81 یعنی چە یعنی ئەو سێ توانی چەندە توانی چوارە کەواتە دەڵێن سێ دووەکە وەک خۆی دەنووسینەوە جاران ئەوە دەکات چەند گوتمان دەکا سێ توانی چوار یەکسانە بە چەند یەکسانە بە 81 زۆر چاکە
یعنی ئێستا ئەکسەکەمان کردێت چەند کردێت سێ واتە نەتیجەی ئەو لۆگاریتمە کردێت چەند هەمووی کردێ سێ توان چوار یەکسانە بە هەشتاوێک نەتیجەی ئەو لۆگاریتمە کردێت چەند کردێت چوار یعنی دەڵێن چێ دەڵێم دووەکە وەکو خۆی دەنووسمەوە جاران ئەوە چییە ئەوە نەتیجەی ئەو لۆگاریتمەیە کە کردمە توانی ئێستا بۆچی سێ توان چوار یەکسانە بە هەشتاوێک کەواتە ئەو لۆگاریتمە هەمووی دەکات چەند دەکات چوار ئەوە چوار دوو جاران چوار دەکات هەشت کەواتە ئەنجامی ئەو لۆگاریتمە کردیە چەند کردیە هەشت وازەحە ئەوەش چی ئەوەش نمونەی سێیەم ئەلف با ئەو جارە بین لە بۆ با لە بۆ با چیمان هەیە ئەو جارە دەڵێن چ لۆگاریتمی یەک لەسەر پێنج توان سێ بنچینە پێنج باش ئەوەشیان نەفسی فکرەیە دەڵێن چ دەڵێن لەبەرەوەی توان هەیە ئەو توانە دێتە پێش لۆگاریتمەکە یعنی دەنووسین سێ جاران لۆگاریتمی یەک لەسەر پێنج بنچینە پێنج زۆر چاکە باشە بابێ من جارێک ئەوەندە بە تەنیا حەلکەم یعنی دەڵێم چ جارە سێەکەی هەرمەنووسەوە بابێم ئەوەندە حەلکەم دەڵێم لۆگاریتمی یەک لەسەر پێنج بنچینە پێنج یەکسانی دەکەم بە چە یەکسانی دەکەم بە نەزاندراوە کە ئێکسە باشە ئێستا وەرە ئەو بە شێوەی چ بنووسە بە شێوەی توانی باشە بە شێوەی توانی دەبێتە چی دەبێتە پێنج توان ئێکس یەکسانە بە یەک لەسەر پێنج پێنج توان ئێکس یەکسانە بە یەک لەسەر پێنج زۆر چاکە ئێستا من لێرە بنچینە پێنجمێ لەو بەرش پێنجمێ بەڵام ئەو پێنجە چی یەک لەسەر پێنجە باشە ئەو پێنجە دێنمە سەرێ هەتا بێتە چی ببێتە نەفسی بنچینەی پێنج واتە پێنج توان ئێکسەکە و خۆی بنووسەوە یەکسانە ئەو پێنجەگە بێتە سەری کەرتەکە لێرە کە توانە نووساوە چەندە یەکی موجب دێتە سەر و دەبێتە سالب یعنی پێنج توانی سالب یەک پێنج توان سالب یەک ئێستا بنچینەم یەکسانە بنچینە ئێرە پێنجە ئێرەش پێنجەکەواتە دەڵێم توانیش یەکسانن یعنی ئێکس یەکسانە بە سالب یەک ئێکس یەکسانە بە سالب یەک زۆر چاکە ئێستا دەگەڕێمەوە لە جیاتی هەموو ئەو لۆگاریتمە چەند دادەنێم دەڵێم سالب یەک باش دەنووسم سێ جاران ئەنجامیەوە چەند دەکات سالب یەک سێ جاران سالب یەک ئەوش دەکات چەند دەکات سالب سێ کەواتە نەتیجەی ئەو لۆگاریتمە کردێ چەند کردێ سالب سێ ئەوەش چی بوو ئەوەش نمونەی سێیەم ئەلف و با باشە خاڵی چاودێری چیمان هەیە سێ پرسیارمان هەیە تەمان نەفسی تەریقەیە باشە نەفسی داواکاری هەیە بابێن دەڵێن چە لۆگاریتمی چیمان هەیە دە توان چوار باشە لۆگاریتمی دە توان چوار باشە لێرە بنچینە هەر نەنووسراوە وانە لۆگاریتمی دە توان چوار ئەوە بەس ژمارەکەی بەردەم لۆگاریتمەکە ئاگدار بە ئەیکوا بنچینە کە نەبێت لە لۆگاریتم چەندە دە باسیەوەمان کرد لە وانەی پێشووتر لەوانەی سێیەم باسیما کرد لە لۆگاریتم وتوان ئەگەر لۆگاریتم بنچینە نەدرابوو ئەوە ڕاستەوخۆ دەی لە بۆ زیاد دەکەی باشە ئێستا دەڵێن چە دەڵێن لۆگاریتمی دە توان چوار بنچینە دە یەکسانە بە چی ئێوە توانە دێتە پێش لۆگاریتمەکە یعنی دەوێتە چوار جاران چی ئەو لۆگاریتمە خۆی دەنووسم لۆگی دە بنچینە دە زۆر چاکە باسیەوەمان کە وتما ئەگەر هاتوو بنچینە و ژمارەکەی بەردەم لۆگاریتمەکە نەفسی ژمارە بوون ئەوە بنچینە دەیە ژمارەی بەردەم لۆگاریتمەکەش دەیە هەر کاتێک بۆ شێوازە یەکسان و ڕاستەوخۆ نەتیجەی ئەو لۆگاریتمە دەکا یەک بەڵام بابێن حەلیشیکەین بزانین ئەوە کو دەکا یەک دەڵێن چە یەکسانی دەکەین بە نەزانراوەک ئێکس وەرە ئێستا ئەو لۆگاریتمە بە شێوەی چ بنووسە توانی دەوێتە دە توانی ئێکس یەکسانە بە دە توانی ئێکس یەکسانە بە دە باش ئێستا بنچینەم یەکسانە ئەوە توانی کە نەنووساوە چەندە یەکە مادەم بنچینەم یەکسانە کەواتە ئێکسی یەکسانە بە چەند بە یەک یعنی دەڵێم ئێکس یەکسانە بە
یەک دەگەڕێمەوە لە زیاتی ئەو لۆگاریتمە دەنووسم چەند یەک واتە چی واتە لۆگاریتمی دە توان چوار بنچینە دە یەکسانە بە چەند یەکسانە بە چوار جاران لە زیاتی ئەو لۆگاریتمە چەند دادەنێم یەک ئەوە کردیە چەند کردیە چوار زۆر باشە ئەوە خاڵی با چیمانەیە لۆگاریتمی 25 توان 2 بنچینە 5 با بزانین ئەویان دەڵێن چی لێرە تاوان بنچینەکەی داوە 5 هیچ مشکلێکی نییە بەڵام چیە لێرە توانەکەی دووە ئەو توان دووە دێتە چێ دێتە پێش لۆگاریتمەکە یعنی دەڵێن چی دەڵێن ئەو دوو دێتە پێشی یعنی دەبێتە دوو ئەوە دوو جاران لۆگاریتمەکە وەکو خۆی دەنووسینەوە لۆگاریتمی چیمان هەیە لۆگاریتمی ئەو دوو چووە پێشەوە نەما 25 بنچینە 5 خەڵاس دیسانە نەفسی فکرەکانی پێشوو نمونەی سێم دووبارە دەبێتەوە دەی وەرە ئەو لۆگاریتمە جارە با بزانین دەکاتن یەکسانی دەکەین بە ئێکس وەرەوە بە شێوەی چ بنووسە بە شێوەی توانی باشە ئەو لۆگاریتمە بە شێوەی توانی بنووسین دەکات چی دەڵێن کاکە بنچینەمان چەندە 5 ئەوە 5 توان چەندە ئێکس یەکسانە بە 25 زۆر باشە باش ئێستا دەڵێن لە جیاتی ئەو ئێکسە چەند دابنێن دەکات 25 5 توان 2 یەکسانە بە 25 کەواتە دەڵێن لە جیاتی ئێکسەکە دوو دەنووسین 5 توان 2 یەکسانە بە 25 کەواتە ئێستا ئێکسەکەمان چەندە کەواتە ئێستا ئێکس یەکسانە بە 2 ئێستا دێن لە جیاتی ئەو لۆگاریتمە چەند دادەنێن دەنووسین 2 واتە چی واتە دەڵێن 2 ئەو دووە دەنووسینەوە جاران باشە 2 جاران لە جیاتی ئەو لۆگاریتمە چەند دەنووسین 2 ئەو دوی تازە دۆزمانە ئەوە 2 یەکسانە بە چەند 2 جاران 2 ئەوە 4 ئەوەش چی بوو ئەوەش شکاری بە لە بۆ جیم چیمان هەیە لۆگاریتمی 1 لەسەر 2 بنچینە 5 لۆگاریتمی 1 لەسەر 2 توان 5 بنچینە 2 دیسان توان 5 مان هەیە ئەو 5 دێتە پێش لۆگاریتمەکە یعنی دەڵێن چی دەڵێن دەبێتە 5 جاران لۆگاریتمی 1 لەسەر 2 بنچینە 2 خەڵاس دیسان ئێستا وەرە ئەوەی ببینەوە ئەوەی کو دەبینەوە دەڵێن یەکسانی دەکەم بە نەزاندراوەک ئێکس یعنی چی وەرە ئەو لۆگاریتمە بە شێوەی توانی بنووسە بنچینەمان چەندە 2 ئەوە 2 توان چەندە ئێکس یەکسانە 1 لەسەر 2 دەنووسمەوە باشە ئێستا لەولایە بنچینە دووم هەیە ئەی لەو بەرژ دووم هەیە بەڵاو دووە لە ژێری کردەکەی دێتە سەری کردەکە دێنمە سەری کردەکە نەفسی بنچینەیە باشە یعنی چ یعنی ئەو دووەگە بینمە سەری کردەکە لێرە توان کە نەنووسە توانی و دووە چەندە توانی و دووە توانەکەی یەکی مزۆ بێتە سەری دەبتە سالب یعنی دەبێتە چی دەبێتە 2 توان یەکسەکە وەک خۆی بنووسە یەکسانە ئەو بەر ئەوە بێتە سەرەوتمان دەبێتە 2 توانی چەند سالب یەک زۆر باشە ئێستا دەڵێن چی دەڵێن کاکە بنچینە یەکسان ئەوە دووە ئەوەش دووە کەواتە ئێکس یەکسانە بە سالب یەک یعنی دەڵێ ئێکس یەکسانە بە سالب یەک یعنی لە جیاتی چە لە جیاتی ئەو لۆگاریتمە چەند دەنووسم سالب یەک دەنووسم ژمارەکەی لە چەندە 5 ئەوە 5 جاران لە جیاتیەوە چەند دەنووسین سالب یەک ئەوە سالب یەک 5 جاران سالب یەک دەکات سالب 5 کەواتە ئەو لۆگاریتمە کردیە چەند کردیە سالب 5 سیفەتی پێچەوانەکانی هێز و لۆگاریتم با بزانین ئەو سیفەتەیان چییە دەڵێن چە دەڵێن ئەگەر هاتوو لۆگاریتمەکمان هەبوو باشە لۆگاریتمەکمان هەبوو بنچینە لەگەڵ ژمارە ئێرە یەکسان بوو واتە چی واتە ئەگە هاتوو لۆگاریتمی بی بنچینەکەشمان بی بوو بەڵام ئەو بیە توانی چییە توانی ئێکسە باشە دەڵێن ئەوە نەتیجە دەکاتن دەڵێن کاکە ڕاستەوخۆ ئەوە هەموو یا ئەو بەشە دەکاتن دەکای یەکسەر ئەنجامەکە دەکاتی دەکا ئێکسەکە ئەو ژمارەی کە لێرە توانەکەیە ئێکس ئەوە نەتیجەی ئەو لۆگاریتمە دەکا ئێکس ئەوە هیچیە ئەوە گەر لۆگاریتمەک بوو پێچەوانەی لۆگاریتمەوەی ئەی باش ئەی لە بۆ هێزەکە واتە توان ئەگە بە شێوی توان هەمان بێ ئەو جارە دەڵێن چ دەڵێن ئەگەر هەمان بوو بنچینە بی بوو و لۆگاریتمی چی
لۆگاریتمی بی توانی لۆگاریتمی چی؟ لۆگاریتمی بنسینەی لۆگاریتمەکەش هەر بی بوو ئەو ژمارە ئێرە چییە؟ ئەو ژمارەی ئێرە ئێکسەکەیە باشە ئێکس نەتیجەی ئەوە دەکات چەند دەڵێن کاکە ئەوێژ مادام دەڵێن بیتوانی لۆگی بنچینە دیسان بی یعنی بنچینەی لۆگەکە لەگەڵ بنچینەی توانەکە ها ئەو دوانە وەکو یەکن کەواتە ڕاستەخۆ دەڵێن کاکە ئەو جەماعەتە دیسان ئەوەش دەکا یەک بەسی دەمێنێتەوە ئێکسەکە کە چەند بوو لێرە دایدەنێمەوە نەتیجە دەکات چەند دەکا ئێکس زۆر باشە یعنی ئەوە لە بۆ چێ هەم لە بۆ لۆگاریتم هەم لە بۆ توان باشە با ئێستا بابێن نمونەی لەسەر شکار بکەین باشە نمونەی ئەلف دەڵێ چێ نمونەی چوارەم دەڵێ چێ دەڵێ بڕەکە بە سادەترین شێوە بنووسە باشە بە سادەترین شێوە بنووسە لۆگاریتمی هەشت توانی چەند هەشت توانی سێ ئێکس کۆ یەک بنچینە چێ بی ئێگە لێرە سەیریکەی هەم بنچینە هەم ژمارەی بەردەمی ئەو دوانە وەکو یەکن وانە کەواتە دەڵێن چی دەڵێن کاکە ئەوە ڕاستەوخۆ ئەو جەماعەتە ئەو لۆگاریتمی ئەو ژمارەیە دەبێتە چی ئەوە هەمووی دەبێتە یەک یعنی دەڵێن چێ دەڵێن لۆگاریتمی هەشت توانی سێ ئێکس کۆ یەک بنچینە هەشت مادەم هەردووکیان هەشتن کەواتە نەتیجە دەکاتی دەکات توانەکە توانی ئێر ئەو توانە چەندە هەمووی سێ ئێکس کۆ یەک خلاص ئەوە نەتیجەی ئەو لۆگاریتمیان ئەوی تریان ئەوەیان لۆگاریتمی 125 بنچینە 5 باشە ئەوەیان ئەگە سەیریکەی لەو 125 توانم ژمارەیەک دروستکەم بە نەفسی بنچینەی 5 وانە یعنی توانم چی بنووسم دەتوانم بنووسم لۆگی بنچینە 5ەکە هیچ دەنووسمەوە دەتوانم بنچینەی 5 لە بۆ دانێم باشە ئەنجا دەڵێم 5 توان چ ژمارەیەک بکەم دەکات 125 باشە و 5م لۆ دروستکەم مامۆستا کوو بزانم 4 نەبوو 3 نەبوو ئێسەی لێرە کە بابەجیان لێرە ئەو بنچینەیمان چەندە 5 کەواتە لە بۆ 125کەش بنچینەشی 5 دادەنێم ئەنجا لێرە توان چەند دانێم 5 توان چەند دەکات 125 5 توان 2 دەکات چەند 25 5 توان 3 25 زاران 5 دەکات 125 واتە دێم لە جیاتی ئەو ئێرە 5 توان چەند دەنووسم 5 توانی 3 باشە ئێستا دەگەڕێمەوە ئەو سیفەتەی ئێرە بنچینەی ئێرە ئەو ژمارە بەردەم لۆگاریتمەکە ئەو بنچینەیە چییە 5 ئەی بنچینەی لۆگاریتمەکە چییە ئەویش 5 هەردووکیان وەکو یەکنا سەیریکە هەردووکیان 5 کەواتەوە دەکات چەند دەکات یەک یعنی دەڵێم نەتیجە دەکات چەند نەتیجە دەکات ئەوە هەمووی یەک دەکات بە سێ دەڵێم یەکسانە بە سێ نەتیجە کردێت چەند سێ ئەوە لە بۆ بە زیم سەیری جیمکە لێرە ئەو جارە چیمانەیە نووسراوە 2 توانی ئەنجە ئەو لۆگاریتمە باشە ئەمە گوتمان ئەگەر ژمارەیەک ئەنجە توانی لۆگاریتمەکە بنچینەی نەفسی ئەو ژمارەی ئێرە بوو سەیریکە بنچینەی لۆگاریتمەکەش چەندە 2 ئێستا هەردوو 2 کەواتەوە بە کاملی دەکات چەند ئەوە بە کاملی دەکات یەک یعنی چی دەبینێتەوە بەس 27 کەواتە دەڵێن چی دەڵێن 2 توانی لۆگاریتمی 27 بنچینە 2 یەکسانە بە چەند یەکسانە بە 27 خلاص هەر ئەوەندە لەبەرچی لەبەرەوەی ئەوە سیفەتی چ بوو سیفەتی پێچەوانەی هێز بوو خاڵی چاودێری چوارەم ئەوی چیمانەیە دوو پرسیارمانەیە ئەلف دەڵێت چی لۆگاریتمی دە توانی چەند 0.9 باشە لێرە مامۆستا لێرە بنچینەی لۆگاریتمەکە نەنووسراوە ئێدەیە باشە لۆگاریتمەکە لێرە بنچینە نەنووسرا بوو چەندە دە ئێمە نەگە ئێستا سەیریکەم سەیریکە ئەو دێشمێ ئەو دێشم هەیە یعنی ئەوە بە کاملی دەبێتە چی دەبێتە یەک یعنی نەتیجەوە دەکات چەند دەکە 0.9 خلاص هەرەوەندە لە بۆ بە لێرەکە سەیریکەم چیمانەیە 2 توانی ئەوە هەمووی توانە لە بۆ دووەکە یعنی دەڵێن 2 توانی لۆگاریتمی چی لۆگاریتمی 8 ئێکس باشە لۆگاریتمی 8 ئێکس لە بۆ چی لە بۆ بنچینە 2 باش ئێستا ئەوە سەیریکەم لۆگاریتمەکە بنچینەکەی چەندە 2 لەگەڵ ئێرە یەکسانن وانە
کەواتە ڕەسەن دەڵێم نەتیجە دەکات چەند دەکا هەشت ئێکس بەس ئەو ژمارە ئێرە چەندە دایدەنێمەوە. ئەوەش لە بۆ شکاری خاڵی چاودێری چوارم. ئەخیر سیفە چیمان هەیە دەڵێ چی دەڵێ یاسای گۆڕینی بنچینەی لۆگاریتم. با بزانین یاسای گۆڕینی بنچینەی لۆگاریتم چییە؟ دەڵێن ئەگەر لۆگاریتمێکمان هەبوو باشە لۆگاریتمێک بنچینەکەی بی بوو ئێرەش ژمارەیەەکە ئێکسە باشە ئەوە چی لێدێ دەڵێن یەکسان دەبێت بەچی یەکسانە بە لۆگاریتمی ئێکس باشە دابەشی چێ بیەکە لۆگاریتمی ئەو بیە لۆگاریتمی بی باش ئێستا بنچینە ئەو لۆگانە چەندن بنچینە ئەو لۆگانە بە کەیفە خۆت ژمارەك دادنێ کە بگونجێ ببتە بنچینە لێرە ژمارەك دادن لێر ژمارە نەفسی ژمارە دادنێ ژمارەیەک دادنێ کە بگونجێ لەگەڵ ئەو ژمارەی ئێرە هەتا بیکە توانی و پرسیارەکە لە بۆ حەلبی ئەنجا لێرە ئەو کاتە بنچینەکەمان ئەیە لێرەوە ئەی ئەو بە شکلێکی عامە ئەوە شێوەیەکی عامە لە بۆ هەموو پرسیارێک واتە کاتێک پرسیارێکمان هەبوو بۆ شێوازە باشە لۆگاریتمی ئێکس بنچینە بی ڕاستەوخۆ دەتوانم چی لێکەم دەتوانم بنچینەی لە بۆ بگۆڕم یان دەتوانم ئەو بنچینەیە بگۆڕم لێر بنچینەکەمان چییە بی ئێمە دەتوانم بیگۆڕم بەس شێوازێک دابەشی دەکەم دەڵێم چێ لۆگاریتمی ژمارەکەی بەردەمی دابش لۆگاریتمی بنچینەکەی لۆگاریتمی بنچینەکە کە بیە لێرە ئەنجا بنچینێک بە خۆت دادنێ لە بۆ هەردوو لا نەفسی بنچین نەفسی ژمارە هەتا لەگەڵ ئەو ژمارەی بەردەمیان بگونجێ باچین سەر نمونە زیاتر ئەوە لەلات وازح دەبێت دەڵێت چێ دەڵێ بەهای لۆگاریتمی هەشت بنچینە چوار باشە من ئەگە سەیری کەم لێرە بنچینە چوارم هەیە باشە لێرە چیم هەیە لۆگی هەشت باشە لۆگی هەشت ئەگەەوە کاتێ بیکەمە شێوەی توانی سەیرێکەکە بە شێوەی توانی و پرسیارە بنووسم ئێستا یعنی دەبێتە چی دەڵێم لۆگاریتمی هەشت بنچینە چوار یەکسانی کە بچە یەکسانی کە بە نەزاندراوەک ئێکس زۆر باش ئێستا وەرەوە بە شێوی توانی بنووسە باشە بە شێوی توانی بنووسم دەبێتە چی دەبێتە چوار توان ئێکس چوار توان ئێکس یەکسانە بە هەشت زۆر چاکە ئێستا دەڵێن چێ دەڵێن مامۆستا لە جیاتی ئەو ئێکسە چەند دابنین دەکا هەشت وەڵا ئەگە چوار توان یەک دانێم دەکات چەند دەکا چوار وانە ئەگە چوار توان دوو دانێم دەکات چەند چوار دانە چوار دەکات شانزدە باشە ئەو هەشتە لەو نێوانەیە لە بینی چوار لە بۆ شانزدەیە ئەخە باشە من توانەکە یەک دانێم یان دوو نەخێر نەیەکە و نەدووە لەو نێوانەیە ئیلاز دەبەوە چ دەکەین دێن بە یاسای گۆڕینی چێ یاسای گۆڕینی بنچینە دێن ئەو بنچینەی لە بۆ دەگۆڕین چۆن بیگۆڕین سەیرکە لێرە دەڵێن چە لە بۆ شکاری و پرسیارە دەڵێن ڕاستەوخۆ لۆگاریتمی هەشت بنچینە چوارمان هێوانێ یەکسانە بە چی یەکسانە بە لۆگاریتمی هەشت ژمارەکەی سەرێ دابش لۆگاریتمی بنچینەکە کە چەندە چوار ئێستا دێم باسیۆمان کرد کە دوایەوەی لۆگاریتمی ئێکسەکە دابشی لۆگاریتمی بنچینەکەمان کرد بۆ شێوازە نەفسی شت لۆگاریتمی هەشت دابشی لۆگاریتمی بنچینەکە چەندە چوار ئەی ئێستا من بنچینە لە بۆ ئەوانە چەند دانێن بنچینەی ئەوە دێم ژمارەیەک ئەیەکە چه ژمارێکدان دەوێت ژمارێکدان لەگەڵ ئەوەش بگونجێ لەگەڵ ئەوەش باش ئەگە دوو دانێم دوو توان دوو دەکات چوار ئەی لێرە دوو دانێم دوو توان سێ دەکات هەشت کەواتە دوو دادەنێم هەتا دەبێتە چی دەبێتە بنچینەیەکی گونجاو لە بۆ سەرە و ژێرەکەم زۆر باشە ئێستا دێم چ دەکەم ئێستا دێم شکاری ئەوە بابزانم لە بۆ ئەوە تاوان قوتابیانی خۆشەویست لێرە یەکشت هەبوو پێشێک بنچینەکە دانێم باشە پێشێک بنچینە دانێم ئەتو دەتوانێت یەکسە بە حاسبە لێکی دێوە بڵێ چی بڵێ مامۆستا لۆگاریتمی هەشت دابەشی لۆگاریتمی چوار دەکەم تاوان بۆ شێوازش یەکسە دەتوانی بگەیە نەتیجە بەڵام ئەگەر مامۆستاکە نەهێشت حاسبە بەیان مهم حاسبەت پێ نەبوو دەتوانێت بۆ شێوازە یەکسە بڵێ چێ بڵێ لۆگی چەند لۆگی هەشت ئەوە هەشت یەکسانە بە چەند یەکسانە بۆ ڕقەمە دابشی چی بکەم دابشی لۆگاریتمی دابشی لۆگاریتمی چوار لۆگاریتمی ئەوە چوار
یەکسانە بە چەند 1.5 ئەو بە حاسبەکە چەندمان دەرچوان 1.5 ئەی باش بابین بەو دووە کە بنچینەمان لە بۆی دانا بزانین دەگەینە نەتیجەی چەند دەڵێن چی وەرە سەرە بەجێ حەلکە ژێرش بەجێ حەلکە باشە دەڵێم ئەوە یەکسان دەکەم بە چ یەکسان دەکەم بە ئەکسەک ئەوەش یەکسان دەکەم بە ئەکسەک یعنی چی وەرەوە بخەسە شێوەی توانێ یعنی دەڵێم دوو توان ئێکس یەکسانە بە چەند یەکسانە بە هەشت وانە ئەی وەرە ژێری کەرتەکەش دوو توان ئێکس یەکسانە بە چەند یەکسانە بە چوار ئێستا دێم دەڵێم چی دەڵێم لە جیاتی ئەو ئێکسە چەند دانێم دوو توان چەندی کەم دەکا هەشت وە لێرەش نەسیشت لە جیاتی ئەو ئێکسە چەند دانێم دوو توان چەند دەکا چوار لێرە دوو توان دوو دەکا چوار لێرە دوو توان سێ دەکا هەشت یعنی چی یعنی دەتوانم بنووسم چێ دوو توان سێ یەکسانە بە هەشت ئەوە لەسەری کەرتەکە لە خوارەوەی کەرتەکەش دوو توانی دوو یەکسانە بە چوار باشە ئێستا یعنی چێ یعنی ئەو یەکسە یەکسانە بە سێ ئەو یەکسە یەکسانە بە دوو یعنی دەڵێ نەتیجە لۆگاریتمی چی لۆگاریتمی هەشت بنچینە دوو دابەشی لۆگاریتمی چوار بنچینە دوو یەکسانە بە چی یەکسانە بە سێ دابەشی دوو سێ دابەشی دوو سێ دابەش دوو دەکا 1.5 دەتوانین بە حاسبەکەش دەری بێنی ئەگەر حاسبەت پێ نەبوو ئەوە نمونەی پێنجەم خاڵی چاودێری پێنجەممان هەیە باشە خاڵی چاودێری پێنجەم نمونەی ئەلف دەڵێ چی لۆگاریتمی 27 بنچینە چەند بنچینە 9 باشە لە بۆ خاڵی چاودێری لۆگاریتمی چەندمانەیە 27 بنچینە 9 دیسانەوە لێرە دێن چ دەکەین لەبەر ئەوەی ئەو دوو ژمارەیە ناگونجێن ئەگەر ئێسان بێم ئەوە بە شێوازی چی بە شێوازی پێشتر ڕاستە و خۆ بێم بە شێوەی هزری نەتیجەوە دەکات چەند دەڵێم چ دەڵێم مامۆستا لۆگاریتمی 27 بنچینە 9 یەکسانی دەکەم بە نەزانراوەک ئێکس باشە وەرێساوە بە شێوی توانی بنووسە بنچینە چەندە 9 توان ئێکس یەکسانە بە چەند بۆ ژمارە ئێرە 27 دەڵێم مامۆستا لە جیاتی ئەو ئێکسە چەند دانێم 9 توان چەندی کەم دەکا 27 یعنی چ 9 توان یەک دەکا 9 توان دوو دەکا 81 وانە باشە 27 ئەلەو نێوانەیە یعنی توانەکە یەک بی یان دوو بی هیچیان دەبی لەو نێوانە بی باشە عیلاجیەوە چیە دێم بە یاسای گۆڕینی بنچینە چیە دەڵێم لۆگاریتمی 27 دابەشی لۆگاریتمی بنچینەکە چەندە 9 ئێستا دەڵێم مامۆستا چ بنچینێک ئەلێرە زیاد کەم لە بۆ هەردوولا لەگەڵ 27ەکە بگونجێ سێ لەبەر چی لەبەرەوەی ئەگە سێ لێرە دانم سێ توان دوو دەکا 9 زۆر باش ئەی لێرە سێ توان سێ دەکا 27 خلاص کەواتە بنچینی چەند دادنم بنچینە سێ زۆر باشە وەرە بە جیاجێ ئەوان لە بۆ خۆ حەڵکە و نەتیجە لەوێ دانەوە یعنی دەڵێن چ دەڵێن لۆگاریتمی 27 بنچینە سێ یەکسانی دەکەم بە نەزانراوەک ئێکس وەرەوە بە شێوی توانی بنووسە بە شێوی توانی دەبێتە سێ توان ئێکس یەکسانە 27 سێ توان ئێکس یەکسانە 27 زۆر باشە دەڵێ مامۆستا لە جیاتی و ئێکسە چەند دانێم دەکا 27 دوو دانەی دەکا سێ زاران سێ 9 دەکات سێ ئەگە سێ دانێم سێ توان سێ دەکا 27 یعنی دەڵێن سێ توان سێ یەکسانە بە 27 یعنی چ یعنی ئەوە یەکسانە بە سەرەی کەرتەکە نەتیجە کردیە چەند کردیە سێ یەکسامان کرد بە ئێکس ئەو یەکسە چەند دەرچوو سێ یعنی لە جیاتی هەموو ئەوە چەند دادەنێم سەرەی کەرتەکە ئەوە سێ ئەی ژێری کەرتەکە وەرە ئیش بەجیا حەلکە دەڵێم چ دەڵێم لۆگاریتمی 9 بنچینە سێ 9 بنچینە سێ یەکسانی دەکەم بە نەزانراوەک ئێکس زۆر چاکە وەرە ئێساوە بە شێوی توانی بنووسە دەبێتە سێ توان ئێکس سێ توان ئێکس یەکسانە بە 9 دەڵێم مامۆستا لە جیاتی ئەو ئێکسە چەند بنووسم باشە لە جیاتی ئەو ئێکسە چەند دانێم سێ توان چەندی کەم دەکا 9 سێ توان باشە سێ توان چەند دانێم سێ توان دوو وانە لەبەرەوەی دەڵێم سێ توان دوو یەکسانە بە 9 یعنی ئەو یەکسە کردیە چەند کردیە دوو یعنی لە جیاتی هەمووە چەند دادەنێم ژێری کەرتەکە
دێم دەنووسم چەند دوو ئەوەش دوو ئەوەش نەتیجە دەکات چەند سێ لەسەر دوو ئەوە ئەلف لە بۆ با چیمان هەیە لۆگاریتمی 16 بنچینە 8 ئەویش دیسان بە نەفسی تەریقە حەل دەکەین دەڵێن چە دەڵێن بە دێن بە یاسای گۆڕینی بنچینە ئەو بنچینەیە بگۆڕین دەڵێن لۆگاریتمی 16 بنچینە 8 یەکسانە بەچی یەکسانە بە لۆگاریتمی 16 دابەشی لۆگاریتمی چەند 8 زۆر باش ئێستا دێن چ دەکەین دێن بنچینە لە بۆ هەردوو لا زیاد دەکەین باشە ئەگەر ئێستا بنچینە دانێم دوو توان چەند ئەگە دوو دانێم دوو توان چەند دەکا 8 دوو توان دوو دەکات 4 دوو توان سێ دەکا 8 ئەوە لە بۆ ئێرە حەل بوو لە بۆ سەرێ دوو توان چەند دەکا 14 دوو توان سێ دەکات چەند وتمان دەکا 8 ئەو جارە ئەگە توان 4 کەم دوو توان 4 دەکا 16 وانە کەواتە دێم ئەلێرە بنچینە دوو دادەنم ئەلێرش بنچینە دوو دادەنێم دەویت نەفسی ژمارە بن ئاگدار ئەنجا دێمزان نەتیجە ئەوانە دەکات چەند وەرە بە جیا حەلیکە دەڵێن چ دەڵێم لۆگاریتمی چەند 16 بنچینە دوو یەکسانی دەکەم بە ئێکس نەزاندرا وەرە ئێستاەوە بە شێوی توانی بنووسە دەبێتە چی دەبێتە دوو توان ئێکس یەکسانە بە 16 دوو توان ئێکس یەکسانە بە 16 باشە ماوەستا ئێستا لە جیاتی و ئێکسە چەند دانێم دوو توان چەند دەکات 16 وەرە تاقیکەوە ژمارە دوو توان چەند دوو توان 4 کەواتە دەڵێن دوو توان 4 یەکسانە بە 16 یعنی ئێستا لە جیاتی و ئێکسە چەند دادەنێم 4 یعنی ئەو لۆگاریتمە کردێ چەند کردێ 4 ئەلێرە دەنووسم 4 ئەی ژێری کردەکە وەرەیش بەجیا حەلکە دەنووسم چ لۆگاریتمی 8 بنچینە 2 یەکسان دەکەم بە نەزاندراوەک ئێکس وەرە ئێستاەوە بە شێوی توانی بنووسە دەبێتە چی دەبێتە دوو توان ئێکس یەکسانە بە 8 دوو توان ئێکس یەکسانە بە 8 باشە مامۆستا ئێستا لە جیاتی وەکسە چەند دانێم دەکا 8 یعنی دوو توان چەند دەکا 8 دوو توان 2 دەکات 4 دوو توان 3 دەکا 8 یعنی دەڵێم چی دەڵێم دوو توانی 3 دەکات چەند دەکا 8 یعنی ئێستا و یەکسەمان کردێ چەند کردێ 3 واتە نەتیجە ئەو لۆگاریتمە کردێ 3 ئەلێرە دەنووسم چی دەنووسم ئەو بڕێ دەکاتی دەکا 3 ئەنجام دەکات چەند 4 لەسەر 3 ئەوەش خاڵی چاودێری ئەلف و بە هیوای سوود بینید لەوانەیە